و ئێمە هەر زۆر بە حکایەت پەروەردەکراوین بەبێەوەی لەوە تێبگەین ئەم حکایەتانە چی دەڵێن ینی حکمت لەم حکایەتانە چییە؟ یعنی ئێمە حکایەتەکانمان پێ دراوەتە نابەوەی تەفسیریان کەینەوە نەک بەوەی لێیان تێبگەین. بیرکردنەوەی تەنها جێبەجێکردن لێ دەخوازێ، ینی تۆ پێویست ناکە تێبگەیت چونکە هەموو شتێک ڕوونە، ئەوە ڕوونە و شتە ئەوەیە و ئەم شتە ئەمەیە و ئەم شتە ئەوەیە و تۆ پێویست ناکە پرسیار بکەیت. ئایدۆلۆژیا عیبارەتە لەوەی کە ئێمە جۆرێک لە معریفەی وەمی وەردەگرین بەبێ ئەوەی تەحقیقی لێ بکەین ئەم شتە وایە یاوانە و هەر وەری ناگرین جێبەجێشی دەکەین. کەسێک باوا بڵێم کەوتووەتە ناو وەهمی عشقەوە، ئەم کەسە عشقەکەی ئەوەی عشقە وەهمی کە تێکەوتووە داوای لێ دەکات بە ناودار و بەردا بڕوە، داوای لێ دەکە ینی دوژمنی خەیاڵی بۆ دروست دەکات. هەر کەسێک بربەست بێ لە بەردەم ئەو کەسەی کە هەست دەکات تووشێنی لە خەیاڵی خۆیان دروستی کردوێتەوە تووشی ئەم حاڵەتەی کردووە حەز دەکات لە ناوی بێت، دەیەوێت هیچ شتێک بە حەز دەکات هەموو دنیا کۆتایی پێ بێ بەس خۆی ئەو کەسە بمێنەوە.